ئێرە شاری هەولێرە. لەم شارە چەندین دام و دەستگای پەیوەنددار لە ژینگە و شارەوانی و ئاوەڕۆکان لە هەوڵی بەردەوامدان بێپچڕان بۆ خزمەتکردن بە ژینگەی ئەم شارە و کوردستان. هاوکات خەڵکانێک و چەند ڕێکخراوێک هەیە کە بوونەتە تەواوکەری ئەرک و کاری حکوومەت و ڕۆڵی بەرچاو دەژێڕن بۆ پاراستنی ژینگە. ئەو خەڵکانەش پێکهاتوون لە چەندین گەنجی خۆبەخشی شار و شارۆچکەکانی هەولێر. لە بەرنامەی سەربازیون ئەم جارە چیرۆکی سەرکەوتن و خۆبەخشی ئەم کۆمەڵە گەنجە خوێنگەرم و خۆبەخشە دەخەین ڕوو کە چۆن ئامێز لە ژینگە دەکەن و وەک کۆرپەیەک خزمەت بە هەموو کوچە و شەقام و شوێنە گشتیەکان دەکەن. دەبێ ئێمە زۆر گرنگی بە پاک و خاوێنی شارەکان بدەین وەگەڕەکەکان و ماڵەوەش کەوایە تۆی قوتابی ڕۆڵێکی زۆر کارات هەیە لە گەیاندنی پەیامی ژینگەی و ئێمە لە کوردستانیش ڕۆژێکمانەیە بە ناوی ڕۆژی ژینگەی کوردستان کە 16 چوارە چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئەم ڕۆژە بوو بە ڕۆژی ژینگەی کوردستان کە ئێستاتەی پڕیوین سوور بە تۆی قوتابی دەگەینێت لە ناو قوتابخانە بۆ هۆشیارکردنەوەی تاکەکان تیمەکانی کە لەو کوڕ و گەنجە خۆبەخشانە پێکهاتووە لە ڕێگەی مامۆستایانی خۆبەخشەوە سمیناری ژینگەی ئەنجام دەدەن لە هەموو ئەو شوێنیانەی کە بانگێشتمان دەکەن یان داواکاریمان لێ دەکەن هۆشیاریان دەکەنەوە لە بواری گرفتە ژینگەیەکان یاسا ژینگەیەکان ئاشنابن بەو ئەرکانەی کە لە یاساکاندا بوونیەوە لەو ڕوانگەی کە تاک پێویستی پێیتی چۆن پاراستنی ژینگە بە ئەرچی خۆی بزانێتن لە ڕێگەی خۆل و سمینارەکانەوە ئاماژەی پێدەکرێتن. لەگەڵ سمینارەکاندا ئێمە لە هەموو شار و ساچکوکێک پۆستەرەکانمان هەڵدەواسین ئەو پۆستەرانەی کە لە وەرەقەیەکی سادە پێکهاتوونیان پرۆشۆرەکان بەسەر منداڵانیان بەسەر تاکەکانی ناوەندەکانی خۆیان لە ئۆتۆمبیلەکان دابەش دەکەین. ئەوانە بەردەوام لە ناو ناوەندەکانی خوێندن و زانکۆکانەوە هەڵمەتی هۆشیاری ژینگەیی بڵاو دەکەنەوە. ئەم هەڵمەتەش لە ئەنجامدانی سیمینار و خولی هۆشیاری پێک دێت بۆ قوتابیان و دابەشکردنی دروشم و ڕێنمایی ژینگەیی بەسەریاندا. ئەو کۆمەڵە گەنجەی کە لەگەڵ ئێمە کار دەکەن هەندێکیان دانیشتووی شاری هەولێرن، هەندێکیان لە دەوروبەری هەولێرن بۆ نمونە بەڕانەتیمان هەیە، کەورگۆسکمان هەیە، بنەسلاوەمان هەیە، بەحرکەمان هەیە، دارەتومان هەیە، چۆمانمان هەیە، ئاکرێمان هەیە، هەڵەبجەبوونی هەیە کە لە هەموو قەزا و ناحیەکانی کە تیمەکانی خۆبەخش ئەگەر یەکێکمان نوێنەرایەتیمان لەوێ هەبێتن ئەوان توانیتیان بەپێ ئەو توانە و هێزەی کە هەیتیان لەگەڵ ئەو ستافانێک کە دروستیان کردووە توانیتیان ڕێژەیەکی باش خزمەت بە ژینگەی کوردستان بگەینن. ئەو گەنجانە با سەدان خول و سیمینار و هەڵمەتی هۆشیاریان ئەنجام داوە لە سەرجەم شوێنە گشتی و قوتابخانەکان و ناوەندەکانی زانکۆ تا بتوانن ببن با پارێزەری ژینگە و خەڵکیش بکەن بە دۆستی ژینگە و هەموو کارێک دەکەن بۆ ئەوەی ژینگە و ئاو هەوایەکی لەبار و تەندروست بۆ هەمومان لەم نیشتیمانەدا فراهەم بکەن. ئەو کەسانەی وەکو کەسانی خۆبەخشن کۆمەڵە گەنجی خۆبەخشی تایبەتن هەمووی منداڵە هەژارن، هەمووی خەریجی کشت و کاڵن، خەریجی گەشت و گوزارن، خەریجی ژینگەن یان ئەو گەنجانن کە لە ناوەندەکانی خوێندن لە قۆناغی ئامادەی چەندی ساڵێکە لەگەڵ ئێمە ئێستا لە قۆناغی زانکۆن هەمووی کاری خۆبەخشن ئەو کوڕکچانەی کە لەگەڵ ئێمە کار دەکەن. هاوکات لە ڕێگەی وێنەکێشان و ڕنگ و تابلۆ دەیانەوێت ئەو ئامانجە هەیەە زووتر بیگێنن بە شێوەیەکی مەیدانی لە ناو ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی بزانن بۆ گرنگە ژینگە بپارێزن و چۆن پێویستە لەسەر هەر تاکێک چی بکات
تا ببێت بە کەسێکی ژینگە دۆست. لەناو ناوەندەکانی خوێندن ئێمە چەند گروپێکمان هەیە. گروپێکمان هەیە کە ئێستا کاری لە ڕێگەی وێنە کێشانەوە لە ڕێگەی هۆشیارکردنەوەی وێنەیی مناڵەکان دێن ڕنگ دەکەن. ئەوەش ئەم پرۆژێش بە هەمانجی بەڕێوەبەراتی ئاوی هەولێر و یونیسێف و بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار و بەڕێوەبەراتی شارەوانی و ژینگە پارێزیە کە ئەم پرۆژەیە لە ڕێگەی وێنەکانەوە بە هەمانجی لە پارکەکان ئەم کارە لە ڕێگەی وێنە کێشانەوە منداڵەکان وێنە دەکێشن ڕەنجی دەکەن. دەستخۆشی و سوپاسی ئەو کۆمەڵە گەنجانە دەکەین کە دەستی باڵایان هەیە لە پاراستنی ژینگە و سوپاسی مامۆستایان دەکەین کە دەورێکی چاڵاکیان هەیە بەڕاستی لە پاراستنی ژینگە. بە حەقیقەت پاراستنی ژینگە ئەرکی هەموو تاکێکە لە کۆمەلگادا. ئەگەر تەماشای وڵاتانی دنیا بکەین دەبینین زۆر لە وڵاتان پێویستیان بە پاکەرەوە نییە، چونکە هەر تاکێک لە خۆیەوە ینی وڵاتی خۆی ژینگەی خۆی دەپارێزی. هیوادارین ئەو کۆمەڵە گەنجانەی کە لەم قوتابخانەیەش ئەرچی پاراستنی ژینگەیان خستۆتە سەرشانی خۆ هیوادارین بەردەوام بن و دەستخۆشیشیان لێ دەکەین و مامۆستایانیش جێی دەستخۆشین بەڕاستی ئەرکێکی پیرۆزیان هەیە ئەوانی لە پاراستنی ژینگە دەوری خۆیان بینیوە. دەستخۆشی لەو کۆمەڵە گەنجانە دەکەم کە خۆبەخشانە ژیانی خۆیان ئیسراحەتی خۆیان ئەو پشوانێک کە هەیەە تەرخانیان کردێ لە خزمەتکردنی ژینگەی کوردستان. دیارە مادام ژیانی خۆیان تەرخان کردێ بۆ خزمەتکردنی کوردستان و نیشتمانیان لا خۆشەویستە و دەستخۆشی لەو خۆبەخشانە دەکەم کە لەکە ڕێکخراوەکان ئیش دەکەن بۆ خزمەتکردن و نەک بەس ژینگەی سەوز دەکەن بەڵکو هۆشیاری ژینگەیی دەدەن بە هاوڵاتیان. لە قوتابخانەکانەوە پێدادێن کە هۆژیاری ژینگەی فێری منداڵەکان دەکەن لە پاک و خاوێنی لە فرێدانی پاشا و خاشاکچی ئەوانە بۆ ئەوەیە کە فێری پاک و خاوێنیان بکەن چکە هەتا ئەگەر لە بواری دینەوەش بێ دەرێ پاک و خاوێنی لە ئیمانەوەیە. دەستخۆشی لەو برازە بەڕێزانە دەکەم کە لەو ستافەی هاتینە خزمەتکردنی وڵات و نیشتیمان و شتاناتینە کە قوتابخانەیە خاوێن کردەوە دەربارەی ژینگەی پێویستە هەموو کەسێکمان ژینگەمان خۆش بێن لە پاک و خاوێنی بپارێزین و دەستخۆشی لەو برایانە دەکەم کە ئەو گەنجە جوانانە خۆبەخش هاتینە خزمەتی نیشتیمان دەکەن. هەفتانە و هەر جارێک لە قوتابخانەیەک هەڵمەتی پاکردنەوەی تەنکی ئاوی هەڵگیرا و بەڕێوە دەبن. ئەم هەڵمەتەش بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر ئەنجام دەدرێ کە مەبەست لێی پاراستنی تەندروستی قوتابیان و پاکردنەوەی ئەو ژینگەیە کە ڕۆژانە دەیان قوتابی ئەو شوێنە و ئەو ئاوەی لە ناو ئەو تەنکیەدایە بۆ خواردنەوە و شوشتن و پاکردنەوە بەکاری دەهێن. ئەوانە دەست لە ناو دەست هەوڵی پاکڕاگرتنی ژینگەی نیشتیمان دەدەن چونکە بەشداریکردنی هەر تاکێک لە پاکڕاگرتنی ژینگەدا زامنی مانەوەی ژیانێکی تەندروست و بەردەوامی ژینگەیەکی پاکە. لە ڕێگەی کۆمپانیاکان کە هاوکارمانن هەڵمەتێکی پاکردنەوە شوشتنی ناوەندەکانی خوێندن ئەنجام دەدەین. لەگەڵ ئەوەی تیمەکانمان ئەو پۆستەرانە یانە پرۆشۆرانەی کە تایبەتن بە ڕێنمایی ژینگەی لە ناو ناوەندەکانی خوێندن هەڵی داواسن لەگەڵ ئەنجامدانی سیمینارێکی هۆشیاری ژینگەیی بۆ ئەوەی قوتابیان ئاشنا بن بۆ گرفتە ژینگەیانەی کە لە هەرێمی کوردستان بوونی هەیە کە ڕۆڵی ئەو تاکە چییە لە گرفتە ژینگەیەکان و ئەرچی چییە لە پاڵ ئەرچی حکومەتدا کە تاکێک ئەنجامیدا بۆ پاراستنی ژینگەی کوردستان. ئەم خۆبەخشانە دابەش دەبن بەسەر چەند گروپێکدا بۆ ئەوەی بتوانن لە ماوەیەکی کەمدا زۆرترین سوود بگەێنن بە دەوروبەر لە بەرامبەر ئەو پلان و بەرنامەیە هەیەە کە ئەنجامێدەن
پاکخانی ژینگە کەساتی مرۆڤەکان دەردەخات. ژینگەمانە ژیانە با هەمومان ژینگە پارێزین. پارێزگاریکردن لە ژینگە ئەرکی هەموو هاوڵاتیەکە. منەمەوە بژیم گەرتۆش ئەتەوێ بژیت تەندروستی ژینگەکەت پارێز ڕاکرا. پیسبوونی ژینگە دەبێتە هۆی تەنگبوونەوەی چینی ئازان کە ئاشوا دەکاتیش کە سەروەنەوشەی زیانبەخشەکان بگەنە زەوی. بۆ ژیانێکی ئارام پێویستمان بە ژینگەیەکی پاکە. بۆ بەردەوامبوون لە ژیانماندا پێویستمان بە ژینگەیەکی پاکخۆیان هەیە. ئەوە ئاسانە بۆ وتنی بڵێ ئاسانە، ئەوە گرینگە بۆ داهاتوومان. پێویستە پارێزەرێک بین بۆ پاکراگرتنی ژینگە. پێویستە یەک دەست دەبین بۆ پاکراگرتنی ژینگە. ئەوان لە ناو باخچە و شوێنە گشتیەکاندا دەبنە تەواوکەر و هاوکاری ئەو کرێکارانەی کە ئەوانیش گەورەترین خزمەت بە پاراستنی ژینگە و دار و درەخت و سەوزایی یەکەن. ئەو گەنجە خۆبەخشانەی کە لەگەڵ ئێمە کار دەکەن بە خۆبەخشانە بێ ئەوەی وەرگرتنی 1 دینار هەر یەکە و لە شوێنی خۆی لە کاتی جاچ لە ماڵ بێت لە قەزا و نەحیەکان بێ بە ئۆتۆمبیلی خۆیان بە ئۆتۆمبیلی بواستنەوە دێتە ناو کارە خۆبەخشەکان جا هەڵمەتی پاکردنەوە بیانەوە بێ هەتا ئێستا هیچ ئیمتیازێکیان بۆ نەکراوە چ لەلایەن ڕێکخراوەکەی خۆمانەوە یان لە ڕێگەی دام و دەستگاکانی حکوومەتەوە لەگەڵ ئەوەشدا هەندێک جار ئەو گەنجانە ڕوبەڕووی گرفت دەبنەوە کە هاوڵاتیان بە سوچی سەیریان دەکەن وەکو وا دەزانن کاری ژینگە پارێزی شتێکی سوکایەتیە لەلایەن بە سوکایەتی سەیری دەکەن گاڵتەیان پێ دەکەن و لەلایەن حکوومەتەوە هیچ ئیمتیازێکیشیان نەبووە وەکو باسم کرد بەڵام لەگەڵ ئەوەشدا کە کاری خۆبەخشی خۆیان بەردەوامن و لەگەر ئەو ڕوبەڕووبوونەوەی قەیرانی داراییەش کە تووشیان بووە بەڵام خۆشبەختانە و گەنجانە چ لە شوێنی خۆیان بیت لە کاتی هەڵمەتە گشتەکاندا بێ بەردەوام کاری ژینگەی خۆیان ئەنجامداوە بە بەردەوامی توانیتیان خزمەتێکی باش بەرامبەر بە ژینگە بکەن. منۆکو خۆبەخشێک لەم ڕێکخراوەدا ئامانجم هۆشیاری پێدانی خەڵکی کوردستانە هەروەها لە خۆشەویستی من بۆ ژینگەی ئەم کوردستانە ئەم کارم هەڵبژاردووە ئەم کارە پیرۆسترین کارە هەر لەبەر ئەوەشە ئێمە گوێناین بە هاوی نوزستان ئێمە گوێناین بە گەرما و ساردی هەر لەبەر ئەوە ئێمە لە شەقامەکان لە قوتابخانەکان لە دایرە حکومیەکان ئێمە بەردەوامین هۆشیاری خۆمان ڕادەگەێنین ئێمە ئەوە ئیشی ئێمە ئەو ئامانجی ئەمەیە کە ژینگەی کوردستانمان پارێزین هۆشیاری دەین بە هەموو خەڵکی کوردستان کە ژینگەکەمان بە تەواوەتی بپارێزرێ. منیش بەو ئەرکەم پیرۆزەم بزانی کە هەڵسم هاوڵاتیان هۆشیار کەمەوە کە ئەو شوێنە گشتیانە بپارێزن بەڵام بەداخەوە دەبینی لەلایەن هاوڵاتیانەوە کەمتر هاوکاری دەکرێت یان کاتێک هەڵدەستی بە چالاکیەک دەبینیت زۆر تەگەرت بۆ دروست دەخەن و یاخود وەکو کەسێکی کەم سەیرت دەکەن هیوادارم هاوڵاتیان لە داهاتوودا ببینە هاوڵاتیەکی وا کە بە شێوەیەکی بەرز تەمەشا ئەو کەسانە بکەین کە خزمەت بە ژینگەی کوردستانەکە. ئەمە وەکو ئەندامێک لە ڕێکخراوی ئاڤیار و شاری ژینگە ئامانجم ئەوە بوو بێ مناو ڕێکخراوی بۆ ئەوەی کە پاکخاوەنی ژینگە ڕابگرن بۆ گەیاندنی پەیامی هوشیاری ژینگە ئەوەی کە لەگەڵ ڕێکخرا ئامانجم ئەوەی کە دەچین بۆ سەیرانەکان خاوین دەکەن و لەگەڵ ئەو کۆمەڵە گەنجەی وەکو خۆبەخشێک دەچین کە ئەم 2007 هاتمە ناو ڕێکخراوی ئاڤیار ئەوە بوو کە چوین بۆ سەیرانەکان و ئەوان کە هەر جێکی مەکتەبەکان بێتن سیمینار دەکەین هوشیاری ژینگە دەکەین و شاری ژینگەدا دەکەین و لە ناو مەکتەبەکان خاستن ئەو مەکتەبانەی کە ئیبتیدایی تێدایە ئەو منداڵانەی کە دەبی هۆشیاری بکرێنەوە دەربارەی ژینگەدا. من وەکو خۆبەخشێک هەستم بە مەترسیەکانی ژینگە کرد لە وڵاتی خۆمانە بۆیە بڕیارم دەکا ئەم پیرۆزە هەڵبژێرم و خۆبەخشانە ئیش بۆ جوانکردنی ژینگە و پاراستنی وڵاتەکەم بکەم ئەمەش بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە وڵاتەکەمدا بۆ فراهەمکردنی هەوایەکی پاک و پاکردنەوەی ئەو وڵاتە لە کۆمەڵێک زبل و خاشە. ئەوان بەردەوام دەیانەوێت پامێک بگەێنن دەیانەوێت بە خەڵکی بڵێن ئاگداری ژینگە بن چونکە کارەسات و مەترسیەکانی تۆ و هەمووان دەگرێتەوە بۆیە پێویستە لەسەر هەموو تاکێک ببێت بە پارێزەری ژینگە لە ماڵەکەیەوە تا دەگات بەو شوێنەی کە بە شوێنی گشتیش ناو دەبرێت.
ئەو مەترسیانەی کە بوونیان هەیە لەسەر ژینگەی هەرێمی کوردستان نەبوونی ڕێژەیەکی سەوزایی ستاندەر کە تا ئێستا ڕێژەی سەوزایی ستاندەری لە هەرێمی کوردستان نەگەیشتە 15 کە ئەمەش گرفتێکە بۆ دروستبوون نزیکبوونی لە بیابان کەمبوونی ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی لە هەرێمی کوردستان ئەمە گرفتێکی ترا بوونی زۆری پاڵاوگە و مۆلیدە ئەهەلیەکان کە ئەمە ئاسمانی هەرێمی کوردستان یان ئەو هەموو مۆبایل و گیان کاریگەری ئامێرەگەیانەکان کە ئەمانە زۆری ئۆتۆمبیل کە ئەمانە هۆکارێکن و نەمانی ئاژەڵ و باڵندەی چێوی لە ناو شاخەکاندا کە ئەمانە یان تۆبارانکردنی ناوچە سنووریەکان ئەمانە هۆکارێکن بۆ دروستبوونی گرفتی زیاتر لە هەرێمی کوردستان دەبێتە هۆی تێکچوونی ژینگەیەکی لەبار و تەندروست بۆ سەر هاوڵاتیان. ئەم ڕێکخراوەکە شایدی ئەوەی بۆ دەدەین کاری باشی کردووە و لە بواری ژینگە پارێزیدا وێڕای ئەوەی کە تەمەنێکی کەمی هەبووە لە چاو ڕێکخراوەکانی دیکەدا بەڵام لە ڕاستیدا من بە تێبینیکردن بوو بە سەرنجدانم لە کارەکانیان شایدی ئەوەیان بۆ دەدەم کە ڕێکخراوێکی چالاکن لە هەمان کاتیشدا سەردەمی لاوێتی خۆشم بیرەخاتەوە چونکە سەرەتای ڕاپەڕین بۆ یەکەمین جار ئێمە ڕێکخراوێکمان دروست کرد بە ناوی کۆمەڵی کوردستانێکی سەوز بۆ پاراستی ژینگە لە ساڵی 91 لەو کاتەوە بۆ ئێستا ئەم 27 ساڵە لە ڕاستیدا ئەوەم پێدەڵێکە ئەو سەردەمەی ئێستا ئەم گەنجانە ئەم لاوانە دەبینم ئەم کارە دەکەن لە ڕاستیدا خۆمی تیا دەبینمەوە هاتنیشم و قسەکردنیشم و دەستخۆشیکردنیشم بۆ ئەوان هەل لە ڕوانگەی ئەو بەرپرسیارەتەیەکە دەمەوێت ئەم کاروانە لە کوردستاندا بەردەوام بێ و نەوە لە دوایینەوە ئەم بەرپرسیارەتێ وەربگرن چونکە لە ڕاستیدا ڕەنگە ئێمە لە ئاستی کۆمەڵی چۆن دەڵێ لە ئاستی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکاندا 3000-4000 ڕێکخراوی گشتیمان هەبێ کە مۆڵەت پێدراو بن لە نێو ئەوانشدا ڕەنگە نزیکەی 100 و زیاتر ڕێکخراوی ژینگە پارێزمان هەبێت بەڵام لە ڕاستیدا هەمویان چالاک نین بۆیە لە ڕاستیدا ڕەنگە هەندێکیان لە بۆنەکاندا دەرکەوێت بەڵام ئەم ڕێکخراوە دەتوانم بڵێم لە ئاستی هەولێردا بە تایبەت یەکێکە لەو ڕێکخراوانی کە جێدەستی دیارە و جێپەنجەی دیارە. یەکێکی تر لە ئەرکە زەحمەتەکانی ئەم گروپە پاکردن و خاوێنکردنەوەی پاشماوەی ئەم مرۆڤانەیە کە دەستنە سەیرانگاکان لە دوای خۆیان زبڵ و خاشاک و پاشماوەیەکی زۆر بەجێ دەهێڵن بەم کارەش ژینگە دەکەوێتە بەر لێشاوی پیسبوون و وشکبوون و ناشرینکردنی سیمای جوانی سروشت و سەیرانگاکان بۆیە ئەو کۆمەڵە کچووکڕە خۆبەخشانە بێ بەرامبەر خۆبەخشانە کار دەکەن بۆ پاکردنەوەی ئەو ناوچە و سەیرانگانە بە هاوکاری فەرمانگە و کۆمپانیاکانی شارەوانی. ئێمە ساڵانە لە وەرزی بەهار و نەورۆزدا بە هاوکاری بە تیمەکانی کۆمپانیاکانی پاکەرەوە لەگەڵ شارەوانیەکان گەشت و گوزار ژینگە لەگەڵ هەموو خۆبەخشان و دۆستانی ژینگە کە لەگەڵ ڕێکخراوی ئابیار هەڵمەتێکی پاکردنەوەی بەرفراوان لە ناوچە گەشتیاریەکان ئەنجام دەدەین لەگەڵ ئەوەش لەو ناوەندە خوێنانێک کە سەردانیان دەکەین دەچینە پۆلەکان بۆ ئەو ڕێگایان ڕێنماییان دەکەین کە دەچینە ناو پۆلەکان زبلەکانیان لێوە دەگرین بۆ ئەوەی تابیەکە فێربی لەمە دووە زبر و پاژماوە فڕەندەداتە ناو ڕەحلەکەی یان فڕەنداتە گۆڕەپانی قوتابخانەکە فڕێداتە ناو حاوی زبلەکەیدا. ئەو گەنجانە لە کاتی سەیراندا بەشدار دەبن دەچنە سەیرانگاکان بەڵام سەردانەکەی ئەوان جیاوازە ئەوان ناچن بۆ کەیف و خۆشی بەڵکو دەچن بۆ کۆکردنەوەی پاشماوەی خەڵک کە لە ناو کیسی نایلۆنی تایبەتی دەکەن و دواتر تیمەکانی ژینگە پارێزی دێن و دەیانبەن و فڕێیان دەدەن. لە کاتی هەڵمەتی پاکردنەوەدا لەوانەیە جاروێ خۆبەخشەکانمان بەخۆی ئەو زیندەوەرانەی کە وەکو دوو پشک و مار و ئەوانە کاریگەریە بووە پەیوەدانە لەوانێت تووشی هەندێک نەخۆشی دەبێت لەبەرەوەی ئێمە لە کاتی هەڵمەتی پاکردنەوە لیان بۆنەکەی یان بەرکەوتنی شتێکمان حتمما مەترسی خۆی هەیە لەبەرەوە ژینگەیەکی لە بارمان نییە بەڵێ مەترسی جاروێ لەسەر بەداچوون بۆ گرفتە ژینگەیانە
مەترسی هەبووە لەسەر ژیانی تاکەکانمە بەڵام خۆشببختانە بەردەوام بووینە و بێگومان بەردەوامیش دەبین. ئەوان دەیانەوێ بڵێن هەڵگرتنەوەی زبل و خاشاک شوورەیی نییە، بەڵکو بە پێچەوانەوە فڕێدانی شوورەیە. ئەو کەسانەی ئێمە زیاتر لە 300 سمینار ئەمە بۆ دەڵێن 300 لەبەرەوەی ئەو داتایە کەمانەمان هەژمار کردووە کە لە ماوەی ئەو 2 ساڵی ئەنجاممان داوە بۆ ناوەندەکانی خوێندن، دام و دەستگاکانی حکوومەت، ناوەندەکانی زانکۆ، هاوڵاتیانی ئاسایی، هۆشیاری ژینگەی لە ڕێگەی سمینارەکانەوە قوڵی ژینگەیشمان بۆ مامۆستایانی زانکۆ و ژینگە دۆستان و قوتابیان و فەرمانبەران ئەنجام داوە. لەو کاتانەی کە هاوڵاتێک ئاگادارمان دەکاتەوە لە شوێنێک زبلێکی زۆر کۆبووتەوە، ئەگەر هێزەکان خۆبەخشەکانی ئێمە توانیان هەبێت خۆمان دەچین پاچی دەکەینەوە ناو لالۆنی دابین دەکەین و لەگەڵ لە ڕێگەی کۆمپانیەکانی پاکەرە و تیمەکانی شارەوانی ئەو زبڵە هەڵدەرجێتەوە. بەڵام ئەگەر پێویستی بە کەپس و قەلاب و هەر ئامێرێکی تر هەبێتن ئۆتۆمبیلی پێویست بێتن، ئێمە لە ڕێگەی کۆمپانیەکانی پاکەرە و تیمەکانی شارەوانی هەڵمەتێکی پاکردنەوەی ئەنجام دەدەین جا چ شوشتن بێت کۆکردنەوەی زبڵ و پاژماوە بە شێوەی قەلاب و شۆبەر پێویست پێ بێت ئێمە ئامادەکاری بۆ دەکەین. دوای پاکردنەوەی ئەو زبڵ و خاشاکە وەک هەموو جارێک دەست دەکەن بە چاندنی نەمام و دار و درەخت. ئەم ڕواندنەش بۆ زیادکردنی ڕووبەری سەوزایی و پاکردنەوەی ئاو هەوا و ژینگەیە، چونکە بە چاندن و خزمەتکردنی دار و درەخت و زیادکردنی ڕووبەری سەوزایی هەوایەکی پاکتر بە ژیان دەبەخشن. ئێمە وەکو ئەو کۆمەڵە گەنجە لە ڕێگەی ئەو ڕێکخراوەوە بە هاوکاری و باڵپشتی بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی هەولێر لە 2013 تا ئێستا ساڵانە بەلایەنی کەم لە 500 بۆ 1000 نەمام چ لە شوێنە پارکەکان، چ لە گەڕەکەکان، چ لە ماڵەکان، چ لە ناوەندەکانی خوێندن نەمامان چواندووە. هەندێک لە نەمامەکان ئێستا کە لەگەڵ قەزاونەحەکانیش دەگرێتەوە بەرزایەکی تەواوی خۆی بینیوە، هەم ئۆکسیزینی بۆ قوتابیان و هاوڵاتیان دابین دەکا و هەم ڕێژەی سەوزایی جوان هەوایەکی پاک بۆ ئەو شوێنە دابین کراوە. بە شێوازێکی سەرەکی ژینگەیەکێکە لەو بوارانەی کە کەمتر بایەخی پێدراوە لەبەرەوەی ئەو زیانانی بەهۆی پیسبوونی ژینگەوە دێتە ئارە، ئەنجامەکان و دەرەنجامەکانی ماوەیەکی پێدەچێت تاوەکو دەرکەوێ، بۆیە مرۆڤایەتی درەنگ هەستی پێدەکا. جا ئەو کەسانەی کە دێن لە بواری ژینگە پارێزیدا کار دەکەن و بە تایبەت ئەوانەی کە ڕێکخراوی خۆبەخشن و ئەو کەسانی کە وەکو خۆبەخش کار دەکەن لەم بوارەدا، ئەو شارەزایانەی بواری ژینگە نازناوێکیان پێدەن بەدەر لە ژینگە پارێزی پێیان دەگوترێت کەسانی هۆشیار. هۆشیار بەمانای چی؟ بەو مانایی کە لە ڕاستیدا ڕەنگە ئێمە خەڵکمان هەبێ تا ڕادەیەکی زۆر ڕۆشنبیریەکی ژینگەی هەبێ، بەڵام ئەم ڕۆشنبیریە ئەبێ بگۆڕدرێ بۆ هۆشیاری. هۆشیاری بەو مانایی هەست بە ئازارەکانی ژینگە دەکات. ئەو کەسە هەست بە ئازارەکانی ژینگە دەکا، هەست بەوە دەکا کەوا چۆن هەوا پیس دەبێت، چۆن ئەو پیس دەبێت، چۆن خاک پیس دەبێت، چۆن ژاوەژا و هەستی بیستنی مرۆڤەکان پیس دەبێت، چۆن هەستی بینینی مرۆڤەکان پیس دەبێت. ئەم هەموو دیمانە بە یەکدا دەچن، کەواتە لە ڕاستیدا کەسانێکی خۆبەخش کە دێن لە بواری ژینگەدا کار دەکەن کەسانێکی هۆشیارن. لە هەموو بوارەکەش گرنگتر لەم خاڵانی کە باسم کرد، من هەمیشە سێ ڕەهەندی دیکەشیان پێدەدەم. یەکیان بۆ کوردستان، ڕەهەندێکی کوردستانی و ڕەهەندێکی نەتەوەیی و نیشتیمان پەروەریە. ئەو کەسانە هەست بەوە دەکەن کە لە ئاستی نیشتیمانی خۆیان و ژینگەی خۆماڵی خۆیاندا دەیانەوێت ژینگە پارێز بن. حاڵەتی دووەمیشان لە ڕاستیدا هەستێکی جوانی ئاینیە کە کورد لە سەردەمی دێرینەوە تاوەکو ئێستا
هەر ئاینێکی بوو بێ کورد ئەو ژینگە پارێزە بووە کە لە ڕەهەندە ئاینەکەشەوە حەزی کردو ژینگەکەی ژینگەیەکی جوان بێ. خاڵی سێم ئەو کەسە هەستێکی مرۆڤ دۆستی تێدایە چونکە لە ڕاستیدا هیچ سنوورێک لە نێوان وڵاتاندا نییە لە ڕووی ژینگەیەوە. ڕاستە لە ڕووی ئیداری و سیاسی سنوور هەیە بەڵام لە ژینگەدا ئێمە یەک ژینگەمان هەیە و تەنیا ماڵێکمان هەیە کە ئەم گۆی زەویەیە. بۆیە ئەو کەسانی کە لە خەمی ژینگەدان کەسانێکن هەستێکی نیشتیمانی ئاینی مرۆڤ دۆستیان هەیە. وەکو ڕێز و پێزانین بەرامبەر بە و هەوڵ و ماندووبوونانەی کە ئەم سەربازەونانە کردوانە لە بواری ژینگەدا و ئەم کۆمەڵە گەنجە کە ماوەیەکی زۆرە لە بواری ژینگە پارێزیدا کار دەکەن پێمان خۆش بوو کە یاری و خەڵاتی کەناڵی کوردستان 24 بە هەمویان بەخشین بە هیوای ئەوەین کە ئەم خەڵاتە ببێتە مایی زیاتر گوڕپێدان و هەوڵی ئەوانش لە بواری ژینگە پارێزیدا بەردەوام بێ و بەردەوامتر بن. قبولمان کرد ئێمەش بەردەوام دەبین لەو خزمەتێک کە بەڕێستان دەستان پێکرد ئێمە کۆتایی پێدەینی. زۆر سپاس. دەستی گۆش.